ئێمە ڕۆژانە یان هەفتانە سارێک ئەهاتە کۆڵانەکەمان بەعامژنی گەڕێکیش ئەچوینە بەردەرگا و مەسەڵەن سیارەکە قاب قاچاقی ناو ماڵ و ئیتر ئەدەواتی بەتانی و چوزانم ئەم شتانەی پێبوو. ئێمەنیش بەپێی پێویست بەڕاستی شتمە کڕی مێردەکەم لە شوێنێک بە موچەیەکی کەم دامەزراوە، یعنی ئەبێت چاوەڕێی مەعاش پەمجاری وایە مەعاش دواکەوێت، یعنی بێت چاوەڕێی دەستی ئەو کەم بەچکە ئەماتێ. ئیتر من کە ئەچووینە بە دەرگا مەسەن قاپە یان پیاڵەیان ژێر سفرەیەەکە ئەمانە مەکڕی ئەو پیاوەش کە سارەکەی پێبووی و قەیچێکە خوشکی من ئێسەش پارەکە بۆ نەدرێ قەیچێکە هەفتەیەکی تر مانگێکی تر یعنی زۆر هینیە کردم و ڕاعاتیە کردم. تۆ بە هەفتانە پارەتە؟ بەڵێ هەفتەی 10,000 جاری واش هەبوو دوا کەوت بە حکمیەوەی کە مێردەکەم موچەتان دوا بەڵێ ئیتر کێشەی نەبوو ئەوە گەرم و چەشتان دواکەوێ و مشکلی نەبووی و قەیچێکە وابزانە هی خۆتە من یعنی وەکو شتێک لێم ڕابینی کەوای ئەوی تر زیاتر مەسەلەن شتم ئەهێنا. ماوەیەک براکەم ژنی مارە بڕی من وتم بعد چۆنەڵی لێستا و شوریان بۆ بخۆم وتم مەتبەخەکە مەسەن قاپ و قاچاخە و یان کۆمەڵەشتا من بۆیانەکە مادەم کە هەفتانە پارەکە ئایم جاری واش هەبوو ڕەچاوی ئەکرد. ئیتر تاقمێکی 48 پارچەی و سێتێ مەنجەڵ و بەتانی و کۆمەڵەشتم هێنا ئاوە وردەواڵەشم هێنا خۆم پێشتر بڕێ قەرزار یعنی پارەی من کەوتە بۆ لای ئەو یعنی شتە هێنا بوو پارەکەت نێ؟ بەڵێ هەرەی و قەینا کێشەی نییە. ئیتر کە ئەوانەشم هێنا پارەکەم گەیشتە نزیکی 450,000. سەرەتا هیچ مشکلەی نەبوو. دوای ماوەیەک کە چوینە بەردەرگا ئاواشت بکڕین پێی وتم وتی ئەتوانی ئەو پارەیان بۆ بێنی چونکە لە بەرز و نزمی دۆلارە من زەرەرم کردووە ئەبێ پارەکەم هەمووی بەسەرێکەوە بۆ بێنی. منیش ئەو پارەیەم نییە ئەوەی ڕاستی بێ مامۆساگیان لای مێردەکەشم قسەم نەکردووە ئەگەر شتێکی وا بڵێم تووشی مشکیلە ئابم. ئیتر کەوای لێ هات من یعنی تۆ مێردەکەت نێزانی کە تۆ بە قەرز شتە هێنی؟ نانا ئەبەت نێود ئەم شتانە چۆن کڕیوتە لەکوێ کڕیوتە؟ ئەو کە مانگانە ئەو پەڕی 30,000 ئەیامێ ئەم پیاوە ژوای یعنی پێی ئەوتم هەفتەی 10,000 بێ دوو هەفتەی 10,000 بیتی مشکلم نییە خوشکی من ینی وای ئەوە دووەکوا بێ ینی هاوسرت نێود ئەم شتانە چۆن کڕیوتە لەکوێ من شتەکانم بەپێی پێویستە کڕی یعنی ئەوە نەبێ لە بەرچاوێت و ببینی ینی کە پێویستیم بوو بەڵام کە زیاتر شتم کڕی بۆ ماڵی براکەم ئەوە زۆر لی دیاریام و پارەکە زۆر کەڵەکە بوو لەسەرم. دوایتر کەوای پێوتم من ئەوەی ڕاستی بێ چەند جار ئاهاتە بەردەرگان یعنی نەمەوێرا بچمە دەرەوە یان چوزانم حتا وام لێ هاتبوو کە ئەو ئەهات ئەمزانیە چکە هەفتانە دیاری کردبوو کە ئەهات ئەچمە ماڵی دایکم یا ئەچمە ماڵی خوشکەکەم. بۆ چێ چوتە ماڵی دایکە ماڵ؟ ئەخر مامۆساگیان جاری وا بوو کە ناهاتمە دەرەوە ئەیا لە دەرگاکە منیش حەزم ناکرد تووشی ئەو حاڵەتە بم کە هینی کردبوو لە دراوسەکانی پرسی بوو بۆ دیار نییە ڕقەمەکەیم بنێ شتێکم هێناوە و ئەمەوێ پێی بڵێم ئەو داوای کردبوو. ئیتر ڕۆژێکم لە ماڵی خوشکەکەم بووم کە تەلەفۆنی بۆ کردم یعنی مامۆساگیان هەر حەپەسام ڕقەمی منی چۆن دەستکەوتووە وتی لە دراوسەیەکتانەوە داوام کردو و تومە داوای شتی کردووە. ئیتر دراوسەکەشتان ڕقەمەکەی پێیا بوو بەداخەوە من لەو ڕۆژەوە حاڵم نییە چکە وتی من داوای پارەکەم لێ کردووی منیش وتم چاوەڕێم کەوتتی یعنی پێی وتم چاوەڕێم کە پێیوت یعنی مامۆساگیان پێم وت چاوەڕێم کە ماوەیە لەسرم بۆ سەچکە و پارەیە زۆر زۆرە ینی من ئەبێت لانی کەم بە قیست بیەمەوانێ وەکو کە پێشتر خۆی پێیوتم. ئیتر دوای ئەوە کە من ئەوەم پێ و مامۆساگیان وتی ئەگەر پارەکەش نەهێنی مشکلە نیە وەرە خۆمان بە شێوەیەکی تڕێەکەوی. یعنی مامۆساگیان حەپەسام گیانم کەوتە لەرزین خوشکەکەم هەستی پێ کردم وتی چی بووە؟ یعنی ئەوەی دوورە بە شێوازێکی تڕێەکەوین؟ وتی بە شێوازێکی تر پێش ئەوەش یعنی مامۆساگیان هەستم کە کاچووم شتم لێکڕی هەستم پێ کرد شێوەی ینی حرەکەی چاوی جاری وا بوو کە شتەکەم لێکڕی دەستی هێنا کە من دەستمە بردە دواوە عنی شتەکەی ئاوە بە ئاسایی ئەکردەوەکو بڵێ ئاسایی قیچێکە یعنی سڵم لێ کردەوە جا شێوەی چاوی حرەکەی بەنەوعێک بوو ینی پێشتر هەستی کردبوو کەمە بە نەوعێک بەڵێ قسەت لەگەڵاکە و بەنەوع مامەڵاکە بەڵێ.
باشە کە هەستت بەمانە کرد ئەمەوەی لێ نەکردی تر وردە دوورکەویتەوە و شت نەکڕی لێ؟ مامۆستاگیا من ئەو کاتە هەستم بەوە کرد کەوتی پارەکەم بە یەکجاری بۆ بێنە. قسێکەیە لە پێشتر دانە بۆ ڕۆئەکات ڕێک منیش ئەم حاڵەتم بەسەر هات. ینی کە ئەوەشی پێوتم وەرە باڕێکەوین هەمومان ینی لەوە تێگەین ئەو مەبەستێکی تری هەیە. ئەی تۆ چیت کرد لەو کاتە؟ یەکسەر تەلەفۆنەکەم داخستەوە، خوشکەکەم لی پرسیم وتی چی بووە، من بەجددی نەموێرە بڵێم کە چیم بەسەر هاتووە. ئەگەر مێردەکەشم بزانێ ئەوە ینی هەموو شتێک تاوە. ئەی ئێستا بەتەمای چیت؟ وڵی مامۆستاگیان هاتووم حەلێکم بۆ بدۆزیتەوانێ. لێرە تر تاو پەیوەندی نەکردۆتە دوای ئەوە؟ چەنەها جار تەلەفۆنی بۆ تەلەفۆنەکەت جاری وایە وام لێت تەلەفۆن داخە مێردەکەم لێتەوانێ ئەڵێ بۆچی تەلەفۆنە داخراوە. تەلەفۆنەکەت چێڵێت؟ من جوابی لەو ڕۆژەوە هەر جوابم نێاوەتەوە چکە ئەزانم توڵ ئەکێشێ بۆ شتی تر. نەتبینیوە تۆی تە لەگە ڕێکشە؟ باەت بەس من ناچمە بەردەرگا ئەبەت. زین چی تۆ کاتێکە پشت ئەکڕی لە ئەو جۆتیانی کێتە بەردرگانی ئێستا من کۆمەڵک حەزەکەم بە تۆی بڵێم لێرەیە ئەویشەوەیە ینی ئێستامە لە بینی فرۆشیاری حەقیقی و ئەو فرۆشیاری کە بە دوای کاسبێکی حەڵاڵەوەی و کە بە دوای ئیشێکی خۆیەتی و بە دوای کاسبەکەی خۆیەتی فەرقی هەیە لەگەڵ فرۆشیارێکی تر کە کەس نازانێت ئەسڵ و ئەساسی چیە و بۆچی بە چ نیەتێک و بە چ شێوازێگیەتە ناو گەڕەکە و شتە فرۆشیانی بەڕاستی ئێستا ئەمە بۆ نەک کێشەی تۆ کێشی چەنەها خەڵکە کە پەیوەندیان کردو بە کەناڵەکەەوە. ینی ئێمە بە تایبەتیش ئەم بەرنمەیە لە زۆری ئەو پەیوەندیانە بوو کە بە کەناڵەکەەوە کرایانوت کێشەمان هەیە لەگەڵ ئەو فرۆشیارانەی کە توێتایەکیان پێوشتی ناوماڵە فرۆشن لە گەڕەکەکانە بۆی بەرنمەیەکمان بۆ تەرخان کرد. ینی ئێستا جاران گەڕک ئینسان کات چۆن ناو گەڕەکەکەی وکوایل ناو خێزان و عیلی خۆیان بێ لە ناو گەڕەکەکانە جاران بەها کۆمەڵایەتەکانی تیا بوو هەر چی قیەمی جوان هەیە لە ناو گەڕەکەکانە بوو هەر فرۆشارێکە بەهاتێتە ناو گەڕەکەکە هەمووی ئەیناسی هەمووی قسەی لەگەڵا کرد ینی جوێکی تر بوو بەڵام ئێستا بە شێوازە نییە بەداخەوە ینی ئێستا بۆ شێوازە نییە کە تۆ واد لێ بێ متمانە بە هەموو فرۆشیارێ بکەیت. یعنی منەڵم ئێستا شتەکە نازانی کامە فرۆشیاری حەقیقیە کامەش فرۆشیارێکی ترەکە بەنیەتێکی ترەوەیت. ئێستا تۆ زۆر جارکە باسی ئەوەکەی بە قەرز شتم هێناوە هەر وردۆر دەهێناوتە هێناوتە تا گەیشتۆتە 450 تۆ زانی کە لە ماڵەوەتان نەهاو سرت مەعاشەکەی ئەوەنەیە موچەیەکی ئەوەنەی هەیە کە تۆ بتوانی ئەم پارەیە بی نەشتوانی لە توانای خۆتا هەیە. یعنی زۆر جارە بێت تۆ بیر لە خۆشت بکەیتەوە تۆ ژنێکی لە ناو ماڵەکەی خۆتای بۆ خۆتەکەی بە ژێرباری قەرزەوە. یعنی ڕاستە کابراڵە بیبە شتی خۆتە بەس ئەو تا ڕاست ناکە. یعنی تو چۆن متمانە ئەوە متمانە بە پیاوێکەکەی کە نەیناسی کە نەزانی ئەسڵان ئەسڵی چییە بە چ نیەتێکەوەیەت خۆشتەڵی چەند جار شتم لێ بینیوە کە سیرکردنی نەوعێ بووە بەرکەوتنی ویستۆتی دەستی بەردەستیکەوێ یعنی تو ئەمانەشت لێ بینیوە هێشتا داوای شتت لێ کردووە هێشتا شتشی لێ کڕیوە. یعنی ڕاستە تۆ برات هاو سەرگیریەکە بەڵام ئەوە واجب نییە لەسەر تۆ کە دنیاشت خۆت بکەی بەژێ قەرزە و دنیاشتی بۆ بێنی لای کەسێکی وە کە نەیشی ناسی ئەم کەسە چۆن و چۆن نییە.